بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەوی دوای واژۆکردنی لەلایەن سەرۆک کۆماری عێراق لە چەند ڕۆژی داهاتوودا یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2019 دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە لەگەڵ بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق تاوتوی بودجێ عێراق و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. أريد أن أكون واضحا وصريحا. سەرۆکۆماری عێراق پرۆژە یاسای بودجێی 2019 واژۆ کرد و پێشبینیش دەکرێت لە ماوەی هەفتەیەکدا یاساکە بکوێتە بواری جێبەجێکردنەوە. پەرلەمانی عێراق لە 23 مانگی ڕابردوو پرۆژە یاسای بودجێی ساڵی 2019 پەسەند کرد. دوای 12 ڕۆژیش لە پەسەندکردنی ڕۆژی دووشەمە بەرهەم ساڵح سەرۆکۆماری عێراق پرۆژە یاساکەی پەسەند کرد. پاش پەسەندکردنی لەلایەن سەرۆکۆمار بۆ بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی عێراق و دواتری جێبەجێکردنی یاساکە ڕەوانەی لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە پەیامی ڕاگەیاند پێشبینی دەکرێت لە ماوەی کەمتر لە 2 هەفتە یاسای بودجە بکوێتە بواری جێبەجێکردنەوە و دوای ئەوەش موچەی فەرمانبەران و پێشمەرگە ڕەوانەیی هەرێمی کوردستان دەکرێت. فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕی ئەوەن ناردنی پشکی هەرێم لە بەغداوە پاشەکەوتی موچە کۆتای پێبهێنێت. هاوکات شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە پەیامی ڕاگەیاند بەپی یاساکە ئەگەر هەرێمی کوردستان نەوت ڕادەستی بەغدا بکات کۆی ساڵەکە 10 تریلیۆن و 800 ملیار دینار بۆ هەرێم دەنێردرێت و لە ئەگەری ڕادەست نەکردنی نەوتیش مانگانە 522 ملیار دینار بۆ موچەی فەرمانبەران و پێشمەرگەی هەرێم ڕەوانە دەکرێت. شیروان میرزا وتیشی دوای ناردنی 522 ملیارەکە لەلایەن بەغداوە هیچ پاساوێک بۆ درێژەدان بە سیستمی پاشەکەوت نامێنێت چونکە پێشتر وەزیری دارایی هەرێم باسی لەوە کردبوو بۆ لابردنی پاشەکەوت پێویستیان بە 150 ملیار دینار هەیە. ئێستاش ئەو بڕەپارەی لەمەوە بۆ هەرێم دێت 205 ملیاری لە 370 ملیار دینارەکەی پێشوو زیاترە. پەسەندکردنی یاسای بودجێی عێراق لەلایەن سەرۆکۆمار لە کاتێکدایە پەرلەمانتارانی کورد لە بەغدا ئەم ساڵ توانیان بەشێک لە داواکاریەکانی موچەخۆرانی هەرێم لە یاسای بودجە جێبەجێ بکەن و پرسینەوت و موچەی فەرمانبەرانیش لە یەکتری جیا بکەنەوە. چاوەڕوانیش دەکرێت لە ماوەی ئەم ساڵدا حکوومەتی عێراق و هەرێم گفتوگۆی یەکلاکەرەوە لەبارەی دۆسینەوتی هەرێم ئەنجام بدەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر بەشیر زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دوایەوەی کە سەرۆکۆماری عێراق بودجەی واژۆ کرد بە دیاریکراوی کەی بودجەکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و جێبەجێ دەکرێت لە عێراق و بۆ هەرێمی کوردستانیش. بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابتان. سڵاو ڕێز بۆ کەناڵی پەیام و بۆ بینەرە بەڕێزەکان و بۆ جەنابیشت. دیارە پاش ئەوەی کە پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانی کوردستان دەنجی لەسەردرا و سەرۆک کۆماریش واژۆی لەسەر کرد بەڵێ لە پەرلەمانی عێراق دەنجی لەسەردرا و سەرۆک کۆماریش واژۆی لەسەر کرد اینجا لە جەریدەی فەرمیدا لە وەقائعی عێراقی نەشر دەکرێت. پاش ئەوە اینجا دەچێتە بواری جێبەجێکردنەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە. ئەم بوارە یعنی ئەم ئیجراعاتانە تەوەقع دەکرێت چەند ڕۆژی دیکەش بخایانێ. بە هەر حاڵ پێش کۆتایی ئەم مانگە بودجەی عێراق دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە و بەشی پارێزگاکان و بەشی هەرێمی کوردستانیشی لێ دەدرێت. بەڵێ بەس کاک دکتۆر وەکو حکوومەت چکە ساڵانی ڕابردوو ئەوە هەبوو دوایەوەی کە پەرلەمان بودجەکەی پەسەند دەکرد زۆر جار حکوومەت تانەی لە یاسای بودجە دەدا. ئەمساڵ سەرگۆزیرانی عێراقی ستانەیەک لە یاسای بودجە دەدا بە تایبەتیەوە کە لەناو پەرلەمانە لە ڕۆژی 23 مانگە کۆمەڵێک دەستکارێکی زۆری بودجەتان کرد لە ناو هۆڵی پەرلەمان.
بەڵێ چاوەڕوان ناکرێ حکوومەتی عێراقتانە لە چەند بڕگەیەکی ئەم یاسایە بدا لەبەر ئەوەی لەگەڵ ئەوەی کە چەند مادە و چەند بڕگەیەکی زیاد کرا لە کاتی گفتوگۆکردندا بەڵام ئەکید ئەمە بە اتفاق و ڕێککەوتنێکی مەبدەئی هەبووە لە نێوان پەرلەمان و لە نێوان ئەنجومەنی وەزیران کاتە تا چ ڕادەیەک دەتوان ئەم گۆڕانکاریانە بکەن لە پاشان ئیجراعاتێک کە لە پەرلەماندا ئەنجام دەدرێت سەبارەت بە پرۆژە یاسای بودجە ئەمە مەحدودە و سنووردارە لە سەقفی ئەو تەخسیساتانەی کە دانراوە زیاتر ناتوانێت پەرلەمان ئاڵوگۆڕ بکە تەنها کارەکەی کەمکردنەوە یان مناقەلەیە واتە گواستنەوەی بڕێک پارە لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە هەموو ئەو گۆڕانکاریانە کە کراوە هەموو ئەو مادانەی کە زیاد کراوە هەموو لە چوارچێوەی ئەم گۆڕانکاریانەوە ئەم مناقەلەیە بووە کەواتە تەخسیساتی زیاتر نەخراوەتە سەر بودجە بۆیە چاوەڕوان ناکرێت کە حکوومەتتانەی لێ بدا ئەمە لەلایەک لەلایەکی دیکەشەوە ئەم بودجەی ئەم ساڵە دەتوانم بڵێم چاکترین بودجە بووە هەم بۆ عێراق بە شێوەیەکی گشتی و هەم بۆ هەرێمی کوردستانیش بۆیە حتا ئەگەر حکوومەت بێوە تانەش لێ بدا باوەڕ ناکەم تانەکە جێی خۆی بگرێ و لایەنەکان قبولی بکەن. بەڵێ بەسکاگی تۆر لە چ ڕوانگەیەکەوە بەڕێزت پێ دوایە ئەم بودجێ چاکترین بودجەیە هەم بۆ عێراق و هەم بۆ هەرێمی کوردستانیش؟ کە بڵێن چاکترین بودجێ مەبەستمان ئەوە نییە کە هەموو پێداویستەکانیان هەموو ئەوانەی کە داواکراوەکانی جێبەجێ کردووە نا زۆر شتی دیکەی ماوە کە جێبەجێ بکرێت بەڵام توانراوە بە ڕێژەیەکی باش تەخسیساتی مالی و بودجەیەکی باش بۆ پارێزگاکانی عێراق بە شێوەیەکی گشتی دابین بکرێت بە تایبەتی ئەو پارێزگانەی کە وێران کرابوون لە نەتیجەی شەڕی داعش وەکو نینەوە و ئەمبار و دیالە و مثەنایان ئەو پارێزگانەی کە پێویستیان بە خزمەت گوزاری هەیە وەکو بەسڕە ئەمانە توانرا کە شتێک بە هاوسەنجی بۆیان دابنرێ کە چەند پرۆژەیەک لێ جێبەجێ بکرێەوە بێتە هۆی ئاوادانکردنەوەی ئەم شارانە بۆیە لایەنەکانی سوننە و شیعە بە شێوەیەکی گشتی ڕازی بوون بە بەشەکانی خۆیان و بەو تەخسیساتانەی کە بۆ شارەکانیان دابین کراوە و هەروەها بۆ هەرێمی کوردستانیش بەڕاستی ئێمە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان ئەگەر چی کە هەموو داواکاریەکانی ئێمە نەبوو و ئێمە زیاترمان داوا کردبووە زیاتر پێمان وا بوو کە بە شێریمی کوردستانە بەڵام ئەمە لە ساڵانی ڕابردوو باشترە بەلای کەم توانرە کە وەکو لە راپۆرتەکەشتان ئاماژەتان پێدا مانگانە 522 میلیارد دینار بە شێوەیەکی گەرنتی کە لە ناو یاساکەدا جێبەجێ کراوە جێگیر کراوە ئەمە بگات هەرێمی کوردستان ئەمە لە ساڵانی ڕابردوو نەبووە و تەنانەت ئەو 370 میلیارد دینارەی کە لە ساڵی پار و ساڵی پێرال کە دەهاتە هەرێمی کوردستان ئەمە بەپێی ئیتفاقێکی سیاسی بووە ڕێککەوتنێکی سیاسی بووە یعنی شتێکی یاسایی نەبووە هەر وەختێک حکوومەت کە میزاجی تێکچوو بێ لەگەڵ هەرێم ئامەی ڕاگرتووە بەڵام ئەم جارە نا میزاجی سیاسی تداخل لە کارەکان ناکە ئەم جارە لە یاسادا جێگیر کراوە و حکوومەت ناتوانێت نکوڕی لەوە بکە. بەڵێ کەواتە کاکتۆر ئەوەی کەوە لە یاسای بودجە بۆ هەرێم جێتان کردوتەوە زمانەتی تاوی لەگەڵدایە بۆ نمونەگە هەرێم پابند بێت 250,000 بەرمیل ڕۆژانە ڕاز بکات چەند بودجە بۆ هەرێم دێ ئەگەر پابند نەبێت مەسەلەن چەند بۆ دێت زمانەتی کراوە مەسەلەی موچە و پشکیێرێ زمانەتی موچە کراوە بەڵێ لە بیدایەتی مادەکە دەڵێت تلتزم الحكومة الاتحادية بتوفير مستحقات الموظفين وقوات البيشمركة أما بوت التزامي دستوري وقانوني بسر حكومتها كشايسة دارية كاني فرمانبوري بيشمركة بنيري لباشان دەڵێ ئەگەر هاتو هەرێم ئەو بەشە نەوتەی کە بۆی دانراوە تەسلیمی نەکرد ئەمە لە بەشەکانی دیکەی بودجە لێی دەبڕێ یعنی خۆ بودجە تەنها موچە نییە بودجە بڕێتیە لە موچە لە بەشەکانی دیکە لە مەشاریع لە بودجەی ئیستثماری لە تەنمیە قایم زۆرشتی دیکەی لەگەڵا بەڵام دەتوانێت حکوومەت لە بەشەکانی دیکە لە بەشی هەرێم ببڕێ کاتێک ئەگەر نەوتەکەی تەسلیم نەکرد بەڵام موچە نامە تەسیل لە موچە ناکە موچە ڕێگەکەی کراوەیە و
و بە زەمانەت دەگاتە هەرێمی کوردستان. بەڵێ کاکتۆرێەوە جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقن حتمما ئاگاداری ئێستای گفتوگۆکانی هەرێمی و بەغداشن ینی ئێستا هەرێم بەکام بژاردە ینی پابەند دەبێ ئەوەیە کە نەوتەکەی ڕادەست بکات یاخود ئەوەیە کە نەوتەکە ڕادەست نەکات و تەنیا ئەو 522 میلیاری کە بەڕێزت باست کرد لە بەغداوە بنێدێت بۆ هەرێمی کوردستان. بەپێی یاسای بودجە پێویستە لەسەر هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادەست بکە. ئەمە ئیلتیزامێکە بەرامبەر بە ئیلتیزامی بەغدا بە ناردنی بودجە. ئەگەر ئەوە نەنێررا ئەو کات بەقەد ئەوەی کە نەنێرراوە نەوت بە چەندە 250,000 بەرمیلی نەناردووە حساب دەکات لە هەر بەرمیلی لەسەر 56 دلار تۆ ئەوەندە نەناردووە کەواتە 250,000 56 دلاری لێ دەبڕن لەو بودجەی کە بۆت دێ ئەوەی باقیەکەی بۆ دەنێرێتەوە. ئەمە جگە لە شایستە داراییەکانی فەرمانبەران و پێشمەرگە دەنا بەخۆی وەکو قانون ملزەمە هەرێم کە ئەو نەوتە بنێرێ اینجا و هەرێم نەشی گوتوە نانێرم و هەرێم دەبێ ملزەم بێ بەوە جا ئەگەر لە پاشان وەکو بۆ خۆیان زانیان لەبەر هەر هۆیەکی هوەری بێ یان هەر هۆیەکی دیکە بێ کە نەتوانرا ئەم بڕا بە تەواوەتی بنێرە یان کەمتر نێررا یان هەر نەنێررا ئەو کات بەگوێی بەپێی حساباتی بودجە لە بەشە بودجە هەرێمی کوردستان کەم دەبێتەوە. بەڵێ ئەوەندە ئێوە ئاگادار من تا ئێستا حکوومەتی هەرێم بڕیاری نەداوە نەوتەکە تەسلیم دەکات یاخود تەسلیمی ناکات هیچ وەفدەی هەرێمیش بۆ مەوەستە سەردانی بەغدادی کردووە؟ وەفدەکان ئەگەر سەردانیش بکەن هیچ وەفدێک ناتوانێت بڵێ بە نەوت نانێرین لەبەر ئەوە مەشتێکی قانونیە و ئیلتیزامێکە بەرامبەر بە بەغدا بە فەرمی هەتا ئێستا حکوومەت هەرێم نەیگوتووە ئێمە نەفت نانێرین ئێمە بەڵام ئیتر لە پاشان چۆن دەبێت ئەوە دەوەسێتە سەر هەردوو لە و ڕۆژاین داهاتوو بۆمان بە دیار دەنێرن یان نانێرن و نەناردنەکەش خۆیەکەی چیە دەبێت ڕوون بکرێتەوە. بەڵام تا ئێستا بە فەرمی ئەوەی کە هەیە پێویستە حکوومەت ئەم 250,000 بەرمیل نەوتە ڕۆژانە بنێرێ. بەڵام وەکو ئەوەی کە بەڕێزت زانیاری تەیە پێ ناچێ هەرێم نەوتەکەی تەسلیم بکات چونکە ژمارەێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق باسییان لەو کرد بوو هەرێم بۆی کۆمەڵێک مەسەلەن گرێبەستەوە ناتوانێت نەوتەکەی تەسلیمی بەغداد بکات. ئەوە نەگوتراوە لە کۆبوونەوەی فەرمی لە دانیشتە فەرمیەکان باس لەوە نەکراوە کە تەسلیم ناکرێ بەڵامی تر نازانین لە پشتپەردەوە چ ڕوو دەدا ئێمە ئاگاداری ئەوە نین. بەڵێ ینی باسیەوەش نەکراوە کە تەسلیمیشی دەکەن وایە؟ بەڵێ بەخۆ خۆتم ئیلتیزامێکی قانونیە کە دەبێت تەسلیمی بکەن. هەر ئێستا ئەمە لەسەر ئەوە دەڕۆین کە تەسلیمی دەکا و حتا ئێمە کە لەگەڵ لایەنە سیاسیەکان و لەگەڵ کوتلە پەرلەمانیەکانی عێراقی لەگەڵ سوننە و شیعە کۆ دەبووینەوە باسمان دەکرد کە بۆ ئەوەی کۆدەنجی ئەوان و موافقەی ئەوان وە بگرین لەسەر تێپەڕاندنی شایستە داراییەکانی فەرمانبەران و پێشمەرگە باسمان لەوە دەکرد کە بەڵێ حکوومەتی هەرێم پابەندە بەوەی کە ئەو بڕەنەوتەی بۆی دانراوە دەبێت تەسلیم بکە. ئەمە وەکو ئاشکرا وەکو یاسا وەکو ئەوەی کە فەرمی ئێستا لە ڕۆ دەبێت ئاوا بێ بەڵام میتر لە دوا ڕۆژات چۆن دەبێت ئەوە نازانرێت چۆن دەبێت. بەڵێ بە بۆ چوونی بەڕێستان کام بژاردەیە بۆ هەرێمی کوردستان باشە پێشتریش بەڕێز داگات لە دۆخی هەرێمی کوردستانەوە خۆشە دەندامی پەرلەمانی کوردستانیش بۆی پێش ئێستاش جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراقی یان ئێستا بۆ هەرێمی کوردستان کام بژاردە باشەوەیە کە نەوتەکەی تەسلیم کات و مەسەلەن ئەو 10 تریلیۆن و 800 میلیاری کە باز دەکرێت بۆی بێت یاخود نەوتەکەی تەسلیم نەکات و تەنها موچەکە ئەو 522 میلیارە بێت. ئەو بژاردەیە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە کە بتوانێت زیاترین ماف و زیاترین شایستە داراییەکان بۆ هەرێمی کوردستان بجێڕێتەوە. بۆیە بە هەر بژاردەیەک ئەگەر بە تەسلیمکردنی نەوت هەموو مافە داراییەکان و هەموو شایستەکان و هەموو ئەو قەرزانەی کە لەسەر هەرێمە کۆمپانیەکانی نەوت کە لە ساڵانی ڕابردوو نەوت دەرهێنراوە و حکوومەتی بەغدا بەشی بودجێ هەرێمی نەداوە ئەگەر ئەو مستحقاتانەی قەدیم و تازە و هەموو قەرزەکانی کە لەسەر حکوومەتی بەغدا کە نزیکەی 10 تریلیۆن دینارە و زیاتری شەرەوانەیە ئەگەر ئەوانە بجێڕێتەوە و ئەوان تەواو بێ ئەوە ئەکید دیارە
حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بژاردەی ئەوە دەبێت ئەگەر زەمانەتی ئەوە بکات دەبێت نەوتەکە تەسلیم بکە بەڵام ئەگەر بەرژەوەندیان وازانی و کە زەمانەت نییە ئەمە کام ئەگەر تەسلیم نەکردنەکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ و لە بەرژەوەندی میلەتی کوردستان بێ ئەو بژاردەیە جێبەجێ دەکرێت بۆیە تەسلیمکردن و تەسلیم نەکردن مەسەلەیەک نییە مەسلەی شخصی بێ مەسەلەیەک نییە بۆ پارتێک بێ یان مۆزوعێکی عینادی سیاسی نییە ئەمە پابەندە بە زامنکردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و جەماوەری هەرێمی کوردستان لە بەغدا بەکام بژاردا ئەم شایستانە هەموو مافەکانی پێشین و ئێستا زامن بکرێ ئەو بژاردەیە جێبەجێ دەکرێت. بەڵێ بەس بە بڕای بەڕێزت وەکو ڕێی تایبەتی خۆت ینی نەوتەکە تەسلیم بکرێت بەغداد ڕابردەوەمان پێڵێ باشترە یاخود هەرێمی کوردستان بەردەوام بێت بۆ دۆخی دارایی و ئابووری هەرێمی کوردستان. من گوتم زەمانەت لە کام لایدابێ زەمانەت لە کام لایدابێ ئەو بژاردەیە پێک بێ. بەڵێ پێشتر سەرۆکی حکوومەت باسی لەوە کردبوو کە بۆ چارەسەری کێشەی نەوت پێویستیان بە 1 ساڵ هەیە ئێستا وەندەی کە بەڕێز داگاداربی هیچ وتوێژێکی فەرمی لەبارەی نەوتەوە دەستی پێکردووە لە نێوان هەرێم و بەغداد یا تا چەندە ئەو زانیارانیش دروست بوون کە باز لەوە کرابوو کە پەرلەمانتارانی عێراق بەیەویان وتووە تەنها ئەم ساڵی مامە قوڵ دەکەن کە لە دەرەوەی نەوت موچە بۆ هەرێمی کوردستان بنێردرێت. نا اشتوانێ تەنها بۆ ئەو ساڵ خۆ مۆزوعەکە مەسەلەیەکی عاتفی نییە مەسەلەیەکی قانونیە و مەسەلەی مستحقاتە و مەسەلەی ژمارە و ئەرقامە. ئێمە ئەومان خستە پێشچای ئەوان کەوان چەند ساڵێکە بودجێ هەرێمی کوردستانیان نەناردووە شایستە داراییەکانیان نەناردووە هەرێم توانیوێتی بەو بەشە نەوتە کەمەی کە بۆی دەرچووە کە بە نرخێکی کەمتریش لە بازاڕەکان دەفرۆشرا و قەرزی کۆمپانیەکانی لەسەر بووە اینجا توانیوێتی بژێوی خۆی بڕوێنی وە بڕوە بۆیە ئەمە دەکرێت ئێستاش و ساڵانی داهاتوش پێویستە حکوومەتی عێراقی هەموو شایستەیەکانی هەرێمی کوردستان بدا جا ئەگەر هاتوو ئەمە ئەم ساڵ بیان ساڵێکی دیکە بوو ئەمە بە ژمارەیە بۆی ئەوان دەزانن کە هێشتا حکوومەتی عێراق قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستان نەوتی تەسلیم نەکردووە بەڵام بۆ تەسلیمی نەکردووە خۆ ئەوان ئەگەر بزانن هەرێمی کوردستان بەشی زیادی بردووە مستەحیلە موافقە لەسەر ئەوە بکەن ئەوان دەڵێن ئێمە چۆن بێڵین هەرێمی کوردستان نەوتیش تەسلیم نەکا بەڵام ئێمە موچە بدەین بەڵام بەسڕە ڕۆژێ 3.5 ملیۆن بەرمیل نەوت بداتە بەغدا اینجا ئاو نەبێ بخۆنەوە ئەمە ئەگەر ئەوان قەناعەتیان وابێ کە ئەمە زیادەیە وەردەگرنیان خێرمان پێ دەکەن نایدەن بەڵام ئەوانیش دەزانن کە ئەوە مافی بەشێکە لە مافی خۆمان هێشتا مافەکەمان زۆر لای ئەوان ماوە بۆیە ئەگەر ئێستا نەوتەکەش نەدرێ هێشتا ناکاتە ئەو قەرزەی ئێمە کە لەسەر بەغدایە و پێویستە بیدا. بەڵێ کەواتە کاکتۆرە و زانیان ڕاست نین کە هەندێک لیژنەی دارایی باسییان لەوە کرد کە یعنی باز لەوە کراوە پێویستە لە ماوەی 1 ساڵدا کێشەی نەوت چارەسەر بکرێ ئەگەر بۆ ساڵانی داهات و قورسە زەمانەتیەوە بکرێ بۆ نمونە ئەگە هەرێم نەوتیش نەنێ ئەوە لەوانەیە لە دانیشتن تایبەتیەکانی دوو ئەندام پەرلەمان باشیان لەوە کردێ بەڵام ئەوە شتێکی فەرمی نییە لە یاسای بودجەدا ئەمە هەیە و نە بە شێوەیەکی فەرمی ئەوە کراوە داوا کراوە ئەمە قسەیەکە دی خەڵک دەیکا بۆ ئەندام پەرلەمانێک بۆ خۆی دەیکا ئەمە ناچێتە بواری ینی قووەتی قانونی و قووەتی ئەوەی جێبەجێکردنی نییە لەبەر ئەوە ئەمڕۆ چ یاسا بێ ئەو دەخوا دەنا قسەی دیکە خارجیەکە ناخوا باشە بەس پێشبینی دەکەن ئەگە هەرێم نەوتیش تەسلیم نەکات هەرێم و بەغداد لە ماوەی ئەم ساڵدا بگەنە ڕێکەوتن لەسەر مەسەلەی نەوت من گەشبینم کە مەسەلەی نەوت و باقی کێشەکانی دیکە کە ماوە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا و بە مەسەلەی شایستی داراییەکانیشەوە وردە ئەمە چارەسەر دەکرێت و ئەمە حەل دەکرێت لەبەر ئەوە لە هەردوو لا هەم لە هەرێم تێڕوانینێکی ئیجابیانە هەیە و هەم لە بەغداژە تێڕوانینێکی ئیجابی وە کرانەوەیەک بەسەر چارەسەرکردنی کێشەکان هەیە ئێمە چەند جارێک چاومان کەوت بە بەڕێز عادل عەبدولمادی ئەم بەڕێزە بەڕاستی لە نیەتیدا هەیە و دەیەوێت کێشەکان حەل بکە بەڵام دەبێ ئێمە منصف بین و دەبێ شەفاف بین کێشەکان چارەسەرکردنیان هەمووی لای بەغدا نییە بەشێکیان لای خۆمانە
ئێمە خۆمان نێو ماڵی خۆمان لە کوردستان ئەگەر ڕێک نەخەینەوە نابێت داوا لە بەغدا بکەین فەرق و کێشەکان هەڵ بکرێت هەندێک کێشەکان پەیوەندی بە خۆمانەوە هەیە بۆیە ئێمە ئەگەر لێرە نێو ماڵی خۆمان ڕێخستەوە و کێشەکانی خۆمان چارەسەر کرد ئەو کات دەتوانین زۆر بە ئاسانی و بە هێزەوە بچینە بەغدا کە کێشەی چارەسەرەکان لە کێشەکانی خۆمان چارەسەر بکەین. بەڵێ بەس بۆ دۆسین نەوت بەڕێزت تێبین نەبوو لەسەر دۆسەی نەوتی هەرێم کە یعنی ئەم گرژەی لە نێوان هەرێم و بەغداد دروست کرد؟ نا تێگەیشتنێک هەیە تێگەیشتێکی تەواو هەیە تێگەیشتێکی تەواو هەیە بەڕێز عادل عەبدولمەهدی من خۆم لەگەڵی دانیشتوم ئەو قەناعەتی وایە دەیگوت بەڵێ ئێمە دەزانین کە هەرێم پارەیەکی زۆر قەردارای کۆمپانیا نەوتەکان قەردارە پێویست ئەو قەردانە بداتەوە ئێمە ڕەچاوی ئەوە دەکەین و مڕعاتی ئەوە دەکەین کەواتە ئەوان دەزانن هەرێم بارێکی قورسی لەسرە پێویست دەکا ئەمە ماوەیەکی باش کە بڕێک نەوت یان بڕێک پارە تەرخان بکرێت بۆ گەڕانەوەی ئەم قەرزانە ئەم قەرزانەش بۆ کەوتۆتە سەر هەرێمی کوردستان لە ئەنجامی ئەوەی کە بەغدا غەدرێکی لە هەرێم کردووە لەو 1-2 ساڵی ڕابردوو بە لە چەند ساڵی ڕابردوودا کە بودجەی بڕیوە کە موچەی بڕیوە نامەنە بۆیە ئەمانە ئەوان لێ تەفەهوم دەکەن و ئێستا هەڵو مەرجێکی باش هەیە و هەوڵێکی جدیش هەیە بۆ چارەسەرکردنی مەلەفی نەوت. بەڵێ کاک دکتۆر سەبارەت بە مەسەلەی ئەو بڵین ئەگەر هەرێم پابندنەوە و 522 میلیار دینارە کەی دەنێردرێت بۆ هەرێمی کوردستان چونکە موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان چاوەڕێی گەشتن بۆەوەی کە کۆتایی بە کێشەی موچەش بهێنرێت. ئەم 522 میلیارە هەر لەگەڵ سبەی دوو سبەی لە وەقاعی عێراقی نەشر کرا و تەواو ئیتر لە خلالی ئەم 15 ڕۆژەدا دەگا هەر ئیمانجیشیش دەگا مانجی 1 دێ مانجی 2 دێ مانجی 3 دێ لەبەر ئەوەی ئەم یاسای بودجە لە یەکی 2019ەوە دەبێت جێبەجێ بکرێ بۆیە ئەگەر ئێستا لەوانەیە ئێستا بەشێک هاتبێ وەکو سولفا بەشێک دێ تەقسیم 12 ئەمە دێ بۆ هەرێم تا معاشاتەکانی پێ بدا بەڵام کەم و زیادەکان چەندی ماوە ئیتر لە پاش ئەوەی کە یاساکە دەچێتە وارە جێبەجێکردنەوە هەمووی لە مانجێکەوە دێ ئیتر لەوێشەوە مانگ بە مانگ دەگات هەرێمی کوردستان. بەڵێ ینی بەغداد ئەوەندەی کێواگەدار بن بۆ نمونە بۆ مانگیەک 370 میلیارەکەی نردووە یاخود ئەو 522 میلیاری کە ئێوە لە یاسای بودجە وەکو پەرلەمانتاران جێگیرتان کردووە. نا 370کە ئەمە ڕۆی 370کە لەگەڵ لە یەکەوە دێتە سەر یاسای بودجەی 2019 یەک تەقسیم 12کەی دەنێرێ بۆ هەرێمی کوردستان ئەو جا اینجا لە پاشان کە دێتە سەر جێبەجێکردنی یاساکە ئەگەر زیادیان نردبێ کەمی دەکەنەوە کەمیان نردبێ بەشەکەی ماتەباقای ڕەوان دەکەن و لە مانجی 3-4ەوە ئیتر بەخۆی تۆماتیکیەن ئەو بەشە دێت. بەڵێ کەواتە بڵێن ئێستا لە مانگی 2 مەسەرەن چەند ڕۆژی تر بودجەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە موچەی مانگی 1 و 2 دەنێردرێت 522 میلیار وایە؟ بەڵێ ئەی سەبارەت بە مەسەلەی لابرنی پاشەکەوت ینی موچەخۆران زۆر چاوەڕێی ئەوەن کە مثلا پاشەکەوت لا ببرێت پێ دوایە هەرێم دوای ئەم نادنە پاشەکەوت لا دەبە کە بەڕێز دەڵی موچەی مانگی دووش دەنێردرێ و ئەگەر مانگیەکشیان نرد بێت کەم بێت قەرەبووی ئەوەش دەکرێتەوە؟ چاوەڕوان دەکرێت ئێمە ئومێدمان وایە کە حکوومەت هەولی ئەوە دەدا حکوومەت هەرێمی کوردستان وردە و بەپێی ئەوەی توانای دارایی خۆی پێویستە پاشەکەوت نەیەڵێ و ئەمە بەڕاستی حکوومەتیش خۆ بەڵێنەی داوە ئەو بەڵێنەی داوە کە هەر کاتێک وەزعی داراییمان باشتر بوو ئێمە ئەو کات ئەو پاشەکەوتە نایەڵێن ئەو پاشەکەوتە بەردەوام نابێ ئەم پاشەکەوتە بۆ دائیمی نییە پێویستە ئەمڕۆ سوبەی مانگێکی دیکە ماوەیەکی دیکە پێویستە ئەو پاشەکەوتە لا ببرێ بۆیە ئەمە داوای ئەوە دەکەین و تەمەناشمان ئەوەیە و پێویستیشە ئاوا بێ بەڵام بە دوواداچوون بۆ ئەو مەسلەیە ئەمە کاری ئێمە نییە کاری پەرلەمانی بەغدا نییە کاری پەرلەمانی هەرێمی کوردستانە ئێمە کاری ئێمە لە بەغدا ئەوە بوو کە ئەو بڕە پارەیە ئەم بەشە ئەم پشکە بۆ هەرێمی کوردستان مسۆگەر بکەین و زامن بکەین ئێمە بەشەکەمان لە بەغدا وەرگرت
و نارمانەوە هەرێم اینجا لە هەرێم چۆن ئەمە تەوزیع دەکرێت چۆن سرف دەکرێت و چۆن حکومەت سوودلەوە دەگیرێ ئەم بە دوواداچوونە کاری پەرلەمانی کوردستانە پێویستە پەرلەمانی کوردستان ئەم کارە بکە و بە دوواداچوونی لەسەر بکە و هەروە لایەنە سیاسیەکانیش پێویستە هەمویان متفق بن لەسەر ئەوە کە ئەم پارەیە چۆن سرف دەکرێت و کە بۆ موچە هاتووە پێویستە بۆ موچەش سرف بکرێت. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێمەوە لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان ببێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێک تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر بەڕێز پێش ناوبڕەکە باس لەو کرد کە ئەرکی پەرلەمانی کوردستانە چاودێری ئەو بڕەپارەیە بکە کە لە بەغدادەوە دێت بۆ هەرێمی کوردستان، بەڵام بە بۆ چوونی بەڕێز ئێستا بە هەموو پێوەرێک کاتی لابرنی پاشەکەوت نەهاتووە. من نازانم کاتی هاتوویانە، بەڵام هەموو کات پێویستە پاشەکەوت ئیشی لەسەر بکرێەوە لا ببرێ، بەڵام ئێستا کاتی هاتوویانە ئەمە دەبێ ئەم پرسیارە لە حکوومەت بکرێ ئایا ئەو بڕەپارەیە کە هاتووە بەشی ئەوە دەکا کە هەموو ئەو موچە خۆرانەی هەرێم بەبێ پاشەکەوت پاریان موچیان پێ بدرێ، لەبەر ئەوە دەبی ئەوەش لەبیر نەکەین ئێمە ئەو بڕەپارەیە بەپێی ئەو ژمارەیە هاتووە کە لە بەغدا هەیە کە فەرمانبەر و موچەخۆر هەرێمی کوردستان و دەزانن کە ئەو ژمارە ڕاستەقینەیە کە موچە وەردەگرێت لە هەرێمی کوردستان زۆر زیاترە لەو ژمارەیە کە لای بەغدا هەیە. بۆیە دەبێ ئەمە حکوومەت حسابی خۆی پێ بکە ئەگەر ئەم بڕەپارەیە بەشی ئەوە دەکا بە تەکید و بەبێ گومان پێویستە لەسەری کە ئەم پاشەکەوتە نەمێنێ، یان بەلای کەمی کاتەوە هێشتا هەرچەند ئێستا کەم بۆتەوە تقریبان لە نێوان 20 تا 25% پاشەکەوت دەکرێت، بەڵام بەلای کەم هێشتا کەمی کاتەوە بە هیوای ئەوەی کە بە زووترین کات ئەم پاشەکەوتە نەیەڵێ. بەڵێ بەس بەرەزوتت ئەوەی کە نێدراوە لای عێراقت بۆنمونە بە 68 ملیارەکە بۆ چەند پێشمەرگەوە ئەو 554 ملیار دینارەکە بۆ چەند موچەخۆرەوەی کە لای عێراق هەیە. ئەوتم ژمارەکە جیاوازی هەیە لەبەر ئەوەی موچەخۆری حەقیقی لە هەرێمی کوردستان ژمارەیان زۆر زیاترە کە لەوەی لە لای بەغدا هەیە، لەبەر ئەوەی چەند ساڵێکە لە بەغداوە بۆ ئێمە دامەزراندن نەهاتووە، بەڵام لە هەرێمی کوردستاندا هەر بەردەوام دامەزراندن بووە کەواتە موچەخۆر زۆر ژمارەی زیاترە. ئەمە بەڕاستی بارقورسێکی زۆری دروست کردووە لەسەر هەرێم. ئێمە کێشەمان ئەوەیە کە موچەخۆرمان زۆرە، تەنانەت موچەخۆرمان لە ژمارەی فەرمانبەرانی زیاترە، یعنی مەرج نییە هەموو موچەخۆرێک فەرمانبەر بێت، فەرمانبەر نیە موچە وەردەگرێت، یان لەوانەیە کەسی وامان هەبێ کە زیاتر لە موچەیەک وەردەگرێت، هەم بەلاکی فەرمانبەرە و هەم بەلاکی زیندانی سیاسیە، یان مەثەڵ خانەوادەی شەهیدە، خانەوادەی ئەنفالە، ئەمە هەر ئەو وەردەگرێت و هەم موچەکەی خۆشی وەردەگرێت. بۆیە ئەمە پێویستی بە چاکسازیەکی تەواو هەیە، چاکسازیەکی ئیداری
چاکسازێکی دارایی کە ئەمە ڕێک بخرێت بە شێوەیەکی ئاوا کە خەڵک هەموو یەک موچەوەر بگرێەوە ژمارەی موچەخۆرانیش کەم بکرێتەوە یان بەلای کەم کە بتوانێت تا ماوەیەک دامەزراندن نەبێت تا بتوانن ئەوانەی کە هەنا بەشی ئیدارە بکاوە ئەم پارەی کە لە بەغداشەوە دێ بەشی موچەخۆرەکان بکات. بەڵێ یانەوەی کە پێشتر باز دەکات 682 فەرمانبەر تەنها هەر ئەوەندەیە لای بەغداد لە لیستی بەغداد. ژمارەکە بە تەواوەتی نازانم چەندە بەڵام ئەوە دەزانم کە بێگومان ئەو ژمارەی کە لای بەغدایە کەمترە لەو ژمارە حەقیقی کە موچەخۆر لە هەرێمی کوردستان موچە وەردەگرن. بەڵێ بەس کاکتۆر ئەگەر هەرێمی کوردستان پابەندی یاساکە نەبێت هەرێمی کوردستان دەبێت داهاتی ناوخۆ بنێرێتەوە بۆ بەغداد یاخود داهاتی ناوخۆ نانێنرێتەوە بۆ بەغداد. پابندیەکە ئەوەیە کە ئیلتزاماتی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە نەوتە هەم لە ئیراداتی اتحادیە. ئیراداتی اتحادی ئەو واردات و داهاتانەی کە دەبێت بگەڕێتەوە بەغدا وەکو گومرک وەکو داهاتی با بڵێن فڕۆکەخانەکان ئەمانە هەمووی داهاتی با بڵێن جنسیە و دەوائری جەوازات و ئەمانە هەموو دەبێت بگەڕێتەوە بەغدا. ئەمانە پێوتێ ئیراداتی اتحادی لەگەڵ نەوتەکە دەبێت ئەمانە هەمووی بگەڕێتەوە بەغدا. ئینجا بەغدا بە شەبوجەکەی هەرێمی کوردستان دەدێرێ. من پێم وابێ ئیراداتی اتحادی ئەتاسە کێشەی لەسەر نەبووە چووە گەڕاوەتەوە بەڵام کێشەکە لەسەر ئەوە بووە کە ئەوان لەبەر ئەوەی بەش بودجەی کوردستانیان نەناردووە ئەمانش دێرە نەوتەکەیان نەناردووە. یعنی کێشەکە زیاتر لەسەر دۆسەی نەوتە نەک لەسەر ئیراداتی دیکە. ئیراداتی دیکە بە تۆماتیکیان بەخۆی دەچێتە بەغدا. بەڵێ بەس پێشتر سەبارەت بە خاڵە گومرگیەکان ئەوانەی کە دانرابوو لە نێوان هەرێم و بەغدادێ وەکو پەرلەمان بڕیاتەندا کە لا ببرێنە و خاڵە گومرگیانە ئێستاش ڕێکەوتنێکی تازە کراوە ئێستا بە تاوەتی لابراونە و خاڵە گومرگیانە کە دوایەوەی کە حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر مەسەلەی گومرگ ڕێکەوتن لە چەند ڕۆژی داهاتوو چاڕوان دەکرێت کە ئەو خاڵە گومریگانەی نێوان پارێزگاکان با بڵێن نێوان کەرکووک و هەولێر نێوان هەولێر و مووسڵ ئەمانە نەمینێن لەبەرەوەی ئەوانە نائاسایی و نایاساییشن ناکرێ مانی ئەو خاڵە گومرگیانە هەم مخالفەیەکی دەستوریە مخالفەیەکی یاساییە و خەتەرناکێکی سیاسیشە بۆ عێراق بەڕاستی چونش ئەگەر عێراق زوو لای نەبا کە ئەنەما عێراق بۆ خۆی ئێستا دان بەوە دادەنێ کە هەرێمی کوردستان لە دەرەوەی سنووری عێراقا چونکی خاڵە گومرگی لە چی دادەنرێ لەسەر سنووری وڵات دادەنرێ نەک لە مابەین دوو شار دابدرێ کە تۆ لە مابەینی دوو شار دادنا کە ئەنەما تۆ عێراق بە خۆت گوتت ئەمە سنووری عێراقا ئەوەی لە پشت ئەو سنووری عێراق نییە بۆی ئەمە مەسەلەیەکی خەتەرە ئەمان ئاگیان لێ نییە بەرامبەر ئەوە زوو یاساکە دەرچوو کە نابێ ئەو خاڵە گومرگیانە بمینێن و تعریفەی گومرگیش دیسان کە یەک خرا هەموو عێراق گومرگەکانی عێراق ئەم تعریفەی ڕێکخرا دیسان وا دەکات کە ئاعتراف بە هیچ گومرگێکی دیکە غیری ئەوانەی کە سەر سنووری عێراقەیە نەکرێ و اتفاقێکی سیاسیش کرا کە ئەمانە لابرێ بەڵام هەندێک لایانی چەکداری دەستڕۆیشتوو لە ناوچەکان هەیە ئەمە لێرە و لەوێ بۆ خۆی گومرگ دادنێ بە نایاسایی ئەمەش لەوانەیە هەندێک جار بەپێی هێزی خۆیان بتوان ئەمانە بکەن بەڵام ئیدی حکوومەت بڕیاری داوە ئەوانەش دەم چەند ڕۆژەی داهاتوودا سەیتر لەسەر بکەوە نەیەڵی و ئەم گومرگانە لە مابەینی شارەکان نەمێنێت. بەڵێ ئەی سەبارەت بە فەرمانگەی اتحادیەکان کۆمەڵێک موچەخۆری بەغداتەیە کە لە هەرێمی کوردستان بەڵام ئەوانیش موچەکانیان زۆر جار دوا دەکەوێت ئایا هیچ چارەسەرێکتان بۆ دۆزیتەوە قسەدان لەگەڵ حکوومەتی هەرێم کردووە کە موچەکەی ئەوان لەگە بەغدادەوەیە دوا نەخرێت؟ لەوە تێنەگەیشتمەوە دووبارێکی کۆمەڵێک فەرمانگەی اتحادی هەیە بۆ نمونەوەکو و جنسیە و مەسەرەن ڕەگەزنامە و کەسەر بە بەغدادن موچەکانیان دوا دەکەوێت بۆ نمونە باز لەوەکی کە لە بەغداشەوە پارەکەیان دەنێردرێت لێرە لە هەرێم پارەکەیان تاخیر دەکرێت هیچ بەداچوونێکتان لەسەرەوە کردووە بۆیە و کێشەیە چارەسەر بکەین مادەم لە بەغداوە بڕە پارەکەیان بۆ دێت لێرە دوانەکەوێت؟ کێشەکە لە بەغدایە کە موچەکەیان بۆ دێ موچەکە دەگاتە دەستەکەی خۆیان بەڵام کێشەی ئەوان ئەوە بوو کە 3 مانگ موچیان بۆ نەهاتووە ساڵی 2017 بزانم 3 مانجی ئەوان ماوە لای حکوومەت ئەمان لەگەڵ وەزارەتی ناوخۆی فیدرالی ئێستا لەسەر خەتین کە ئەم 3 مانگەشیان بۆ چارەسەر بکرێت بەڵێ کێشە لەوە نەمایە ئەوان موچەی خۆیان بۆ دێوەکو پێویست. بەڵێ لەسەرەوە پرسە قسە لەگەڵ وەزیری داراییتان کردەوە لەسەرەوە پرسە؟
لەگەڵ وەزارەتی ناوخۆی عێراق قسە کراوە چونکە ئەوان لەسەر ئەوانە موچەی ئەوان و ئەوانیش استعدادە نیشانداوە کە ئەم کێشەیە بە زووترین کار چارەسەر بکرێت یعنی زیاتر کێشەیەکی هونەری بووە لەبەرەوەی بەغداش باوەکەمە وە تێنەگەین بەغدا هەموو مانجێ لە وەختی خۆی لە کاتی خۆی موچەدرا لەوێش مانجی وایە تاخیر بووە مانجی وا هەیە دوا کەوتووە چەند ڕۆژێک موچەکان بۆی ئەمانە ئێستاش ئەم دائیرانە هەر لەسەر ئەو بابەتە بووە هەندێک مەسئلەی هونەری بووە بۆی ئەو سێ مانگەی ساڵی 2017 هەر لەو کێشانە بووە بڕیار وایە کە بەو زوانە چارەسەر بکرێت. بەڵێ ئەی کاک دکتۆر سەبارەت بە کەسوکاری شەیدان و ئارفالکراون و زیندانیانی سیاسی تاوەڕێی هەوڵەکانی مەسەلەن نوێنەرانی کوردن لە بەغداد بۆی کە موچەکانیان بۆ هاوتا بکرێت ئەم پرسە بەکوێ گەیشتووە ئەم ساڵ دەتوانرێت دەم کێشەیە ئێگلا بکرێتەوە؟ پرسی خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی ماوەیەکی باش خەریکی بووین و ژمارەیەک لە ئەندام پەرلەمانی کۆت خەریکی ئەو مەسەلەیە بوون لەگەڵ دەستگای شەهیدانی فیدرالی و دەستگای زیندانیانی سیاسی فیدرالی لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ حکوومەت ئەمە هەنگاوێکی باش چۆتە پێش لەبەرەوەی بڕیارەکان هەبووە یاسایەکە هەبووە بەڵام لەبەر ئەوەی لە ماوەی ڕابردوودا بە دووارەچوونی زیاتری بۆ نەکراوە ئەمە وەکو بڵێ لەبیر چووە بۆیە ئێستا ئەم ژمارە پەرلەمانتارە بەڕێزە توانیان کە ئەمە زیندوو بکەنەوە و نوێ بکەنەوە و تەنانەت گروپێک دروستکرا لە نێو ئەندام پەرلەمانە کوردەکان گروپی خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوان ئەم ژمارە ئەندام پەرلەمانە بەڕێزە کە لە زۆربەی کوتلەکاندا بوو ئەمانە هەڵسان بە دواداچوون بۆ ئەو مەسەلەیە و کاری باشیشان تێدا کردووە و بڕیار دراوە کە ئەم یاسایانەی کە پێشتر هەبووە جێبەجێ بکرێن بۆیە ئومێد دەکەین لە ئایندەیەکی زۆر نزیکدا ئەمە ژێگدا بکرێتەوە و موچەی خانەوادەی شەهیدان و ئەنفالکراوان هاوتا بکرێت لەگەڵ موچەی ئەنفالکراوان و شەهیدان و زیندانیانی سیاسی بەغدا. بەڵای ڕای عێراق لەو بارەیە چییە؟ ئەرێنیە ڕای عێراق ینی دڵخۆشکەرە بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراون زیندانی سیاسی؟ بەڵێ ئەوەندەی پەیوەندیمان پێوەکردن هیچ کێشەیەکیان نەبوو ئەوان و دەیانگوت ڕاستە هەمان شتە هەمان مافیان هەیە هەمان شایستەیان پێویستە پێ بدرێ و بڕیارەکان وەکوتم هەبوو بڕیارەکان دراوە پێشتر هەبووە یاسایەکەش هەبووە بەڵام لەبەر ئەوەی بە دوواداچوونی توندی بۆ نەکراوە بۆیە نەتیجەی نەبووە بەڵام ئێستا ئێمە بەڕاستی ئیتیجایەکی باشمان بینی لە بەغدا و پێش هاتنێکی باش هەبوو لە بەغدا بۆیە تەنانەت یەک لە ئەندام پەرلەمانەکان کە بەخۆی خاوەن شەهیدی ئەنفالە چوو بوو بۆ لای سەرۆکی دەستگای شەهیدانی بەغدا کە بەڕێز ناجی حەشمەریە ئەم بەڕێز ئەندام پەرلەمانە ئافرەتە گوتبووی لای ئێوە شەهید چەند وەرەگرێ خانەوادەی شەهید و گوتبووی ئەوەندە وەرەگرێ ملیۆنێک و شتێک گوتبوویە سەرۆکی دەستگای شەهید گوتی تۆ دەزانم تۆ پیاوەکەت شەهید بووە ئێستا کوڕەکەی تۆ موچەی خانەوادەی شەهیدی وەدەگرێوانیە گوتبووی بەڵێ گوتبووی چەند وەدەگرێ گوتبووی ملیۆنێک و ئەوەندە گوتی باشە منیش باوکم ئەنفال کراوە منیش خانەوادەی شەهیدم ئایا زەمینی تۆ قبول دەکات کوڕەکەی تۆ ئەوەندە وەربگرێت لە بەغدا منیش لە کوردستان هەمان شت بم نیو ئەوەندە وەربگرم گوتی ئیتر بەوە حتا گوتی ئەم ئافرەتە مدیری دەستگای شەهیدانی بەغدا فرمێسکی بە چاواتە خوارێ وتی وەڵڵاهی منیش قبول ناکەم ئیتر ئیشەکە بەرەو پێش چووە موافقەیان کرد بەڵام ماوە هەندێک مەسائلی ئیداری ماوە کە لە وەزارەتی دارایی تەواو بکرێ وەکوتم لەم زوانە ئینشاءالله ئەم شایستە داراییانە هاوتا دەکرێتەوە لەگەڵ بەغدا. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر کاتمان کەماوە چەند پرسیارێکی تر ئەگەر بە کورتی وەڵامان دەیتەوە سەبارەت بە قوربانیانی دەستی تیرۆر و شەڕی داعش ئێوە لە بودجەدا ئەوەتان تەسبیت کردووە ینی کاری کێ مەسەلەن بەدواچن بۆ کا بۆوانەی کە زۆرترین کەس کە زەرەرمەند بوون لە شەڕی دژی داعش قەرەبوو بکرێنەوە؟
بەڵێ ئەوانە قەرەبوو دەکرێنەوە و بەپێی یاسای بودجە وەوتوان لە هەموو شارەکانی عێراق لە هەموو شارەکانی عێراق هەرێمی کوردستانش دەگرێتەوە کەواتە بەپێی یاسا هەرێمی کوردستان دەگرێتەوە و پێویستە بە دوواداچوونێکی باش بۆ ئەو مەسەلەیە بکرێ وەزارەتی شەهیدان و ئەنفاڵکراوان لە هەرێمی کوردستان دەبێت زۆر بەجددی لەگەڵ بەغدا لەسەر خەت بێ ئێمەش لەوێ یارمەتی دەریان دەبین و لیژنەی شەهیدان لە دیسان لە هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراق پێویستە هەماهەنگی باشان هەبێ بۆ ئەوەی ئەو مەسەلەی بە زووتری کار ئەم شایستایانە بگاتە هەرێمی کوردستان. بەڵێ پێشتر لەسەر وەزارەتی داد لە بەغداد پارتی ویکێتی ناکۆکیان هەبوو ئەمڕۆ کۆبنەوەی مەکتەبی سیاسی پارتی ویکێتی بوو لەسەر چەند پرسێک لەبارەی پەرلەمان و کەرکووکەوە گەشتونەتە ڕێکەوتن ئەوەندەی کە بەڕێز زانیاری تێبێت لەسەر وەزارەتەش ناکۆکیەکان کۆتایان ناتووە بۆی ئەگەر ئێوە لە دوای مانگی سێ کەس بەکار دەبنەوە ئەم پرسێک لا بکرێتەوە وەزارەتە بدرێت بە کورد. هەتا ئێستا ئەتا ئەم لەحزەیەش من نەمزانیوە کە ڕێککەوتنی کرابێ لە نێوانی چێتی و پارتی لەسەر کاندیدی وەزارەتی داد بەڵام ئومێدم زۆرە گەشتبینم لەم چەند ڕۆژەی داهاتوودا پێش کۆتایی پشووی تەشریعی ئەو مەسەلەیەک لا بکەنەوە و لەسەر کاندیدێک ڕێک بکەون. بەڵێ بە بۆ چوونیەوە پشکی کێ وەزارەتی داد؟ پشتی کووردە. لە ناو کووردا پشکی پارتیە یەکێتیە ئەو زاوە بە پێی ڕێککەوتنەکەی خۆیان ئەوانێک لای دەکەنەوە بەڵام ئەمە ئەکید پشکی کووردە. بەڵ زۆر باش ئەی سەبارەت بە کەرکوو هیچی تازەیە لەبارەی کەرکوو ئەوەی کە دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە وەجێگیرکردنی ئەو لیوایی سەر بە ئەنجومەنی وەزیرانی عێراق کاریگەری دەبێت لەسەر ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک؟ پرسی کەرکووک دەبێت یەکلا بکرێتەوە نابێ هەر ئاوا ببینێ هەتا هەتایە و حکوومەتی عێراقیش جددی ئەمجارە لە چارەسەرکردنی کێشەکە و پێم وابێ هەرێمیش جددیە لە چارەسەرکردنی مەسەلەی کەرکووک لەبەرەوەی ئەگەر چارەسەر نەکرێ ئێمەی کوردیش و عێراقیش زەرەر و زیانێکی زۆر زیاتر دەکا لەوەی کە کردومانە بۆیە پێویست دەکا کە ئەو مەسەلەی ژەگرا بکرێتەوە و ئەویش دیسان لە ئایندەیەکی نزیکدا بە شێوەیەکی ئاوا چارەسەر دەکرێت کە هەموو لایەنەکان تێیدا ڕازی بن و هەم کورد مافی خۆی وەربگرێتەوە و هەموو پێکهاتەکانی شاری کەرکووکیش لەسەر سیغەیەک لەسەر شێوازێک لە حکومڕانی ئەم شارە ڕێک بکەون. بەڵێ زۆر باشە سەبارەت بەبوونی هێزەکانی ئەمریکا ئێستا لە چەند لایەنێکی شیعە کاردانەوە هەیە و سەرۆکی پەرلەمان دوێنێ ئاماژەی بەوە کردبوو کە 52 واژۆ گەیشتۆتە پەرلەمان و پرۆژە یاسایەک بۆ ڕێخستنەوە هێزە بیانیەکان پێ دوایە پەرلەمانی عێراق لە کات هێز بەکاربوونیەوە یاسایەک دەربکات مەسەلەی بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق ڕێ بخات؟ ئەم زوم و جۆڵە هەیە تا ئێستا لە ناو هەندێک لە فراکسیۆنەکانی عێراقیدا هەیە کە پرۆژە یاسایەک ئامادە بکەن یان پێشنیاز یاسایەک ئامادە بکەن بۆ دەرکردنی ئەم هێزانە هێزی بیانی بە شێوەیەکی گشتی لە عێراق ئەمە لەوانەیە ئیمزا کۆ بکرێتەوە لەوانەیە بخرێتە بەرنامەی کاریش بەڵام بەڕای من ئەو مەسەلەیە پێویستە زیاتر بیری لێ بکرێتەوە و زیاتر گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسەکان بە شێوەیەکی گشتی بکرێ و ئاوا سەرپێیی بڕیاری لەسەر نەدرێ. بەڵێ هیچ لایەنێکی کوردی و سونە پشتگیری ئەم پرۆژێ دەکەن یاخود تەنها لایەنە شیعەکان ئەوەندەی کە بەڕێز داگادار بین؟ نەمزانیوە هیچ لایەنێکی کوردی تەنها لایەنێکی کوردی لەبەر ئەوەی سەر تەحالوفی لەگەڵ لایەنێکی شیعە کردەوە احتمالێ ئەوان لەگەڵیان بن. بەڵێ دوا پرسیارم سەبارەت بە کابینەکەی عادل عەبدولمەهدی 100 ڕۆژی تاو کردووە و بەڵێنانەی کە لە بەردەم پەرلەمان داوێتی جێبەجێ کراوە پێ دوایە دەتوانێت کارنامەکەی جێبەجێ بکات و مەسەلەی پۆستە وەزارەکانیش یەکلا بکرێنەوە؟ بەڕای من ئەمە ئێستا بۆمان نییە بڵێن تۆ 100 ڕۆژی خۆت تەواو کرد بچین لێ پێچینەوە لەگەڵ حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بکەین لەبەر ئەوە ئێمە
نەمانتوانی کابینەکەی بۆ تەواو بکەیت یان بۆ خۆشی نەیتوانی کابینەکە تەواو بکە بۆیە ناکرێتەوە محاسبە بکەیت بۆ بەرنامەی حکومی خۆت جێبەجێ نەکرد لە کاتێکدا کە هێشتا 4 کابینەی بەتاڵە بە وەکالەت بەڕێوە دەبرێت بۆیە کەی ئەم کابینە تەواو بوو اینجا لەوێ ڕادەتوانین ئێمە لێ پێچینەوە لەگەڵ حکوومەتەکە بکەین و بڵین ئەوەت باشە و ئەوەت باش نییە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەشیر خەلیل حەداد جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ بینەرانی بڕێز، سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.